مێسی خەڵاتێکی دیکەی بردەوە. یەکەم یاریزانی تۆپی پێیە 2 جار براوە بوو بێت. براوەی خەڵاتەکانی وەرزشی جیهانی لۆریۆس بۆ ساڵی 2023 ڕاگەیەنرا و چەندین وەرزشکار لە جیهان خەڵاتی جۆراوجۆریان بردەوە و خەڵاتی باشترین وەرزشکاری ساڵ بۆ لیۆنێل مێسی ئەرجەنتینی و پاڵەوانی جیهان بوو. ئەمە دووەم جارە ئەو خەڵاتە دەباتەوە. پێشتر هیچ یاریزانێکی تۆپی پێ نەیتوانیوە 2 جار ئەو خەڵاتە بباتەوە. یاریزانی تێنسی جیهانی ڕۆجەر فێدرێری سویسری زۆرترین جار ئەم خەڵاتەی بردوێتەوە کە 6 جارە. لۆریۆس ڕێکخراوێکی جیهانیە کە ئاهەنگ دەگێڕێت بۆ بەرەوپێشچوونی وەرزش و هێزی وەرزش بەکاردەهێنێت بۆ گۆڕینی ژیانی منداڵان و گەنجان. یەکەم پارێزەری لۆریۆس نێلسۆن ماندێلا بوو لە یەکەمین خەڵاتەکانی وەرزشی جیهانی لە ساڵی 2000. ئەو وتارە بەناوبانگەکەی دەربارەی وەرزش پێشکەش کرد کە توانای گۆڕینی جیهانی هەیە. لەو ڕۆژەوە تێڕوانینی بەهێزی ماندێلا بووە بە فەلسفەی خەڵاتەکانی لۆریۆس و هێزی پاڵنەری پشتکارەکانی. وەرزش توانای گۆڕینی جیهانی هەیە، هێزی ئیلهامبەخشی هەیە، ئەو هێزەی هەیە کە خەڵک بە شێوەیەک یەک بگرێت بە زمانێک کە لە گەنجان تێدەگەن و وەرزش دەتوانێت هیوا دروست بکات کاتێک تەنها جارێک ناومێدی هەبوو. وەرزش لە حکوومەتەکان بەهێزترە لە شکاندنی بربەستە ڕەگەزیەکان. لیستی خەڵاتەکان دابەش بووە بۆ هەر جۆری وەرزش: باشترین وەرزشکار، باشترین تیمی وەرزشی، گەڕانەوەی سەرکەوتووانە، کاری خێرخوازی، گیانی وەرزشی، باشترین هەڵبژاردەی ساڵ، باشترین خانما وەرزشکاری ساڵ، خاوەن پێداویستی تایبەت. بادەنگی زیاتر لە 1000 میدیای وەرزشی لە زیاتر لە 70 وڵاتەوە پاڵێوراوەکان دیاری دەکرێت. دواتر لەلایەن کۆمەڵێک لە ئەفسانە وەرزشیەکان دەنگ بۆ براوەکانی ئەو پاڵێوراوانە دەدرێت. براوەکانی خەڵاتی لۆریۆس بۆ ساڵی 2023: لیۆنێل مێسی باشترین وەرزشکاری ساڵ، هەڵبژاردەی ئەرجەنتین باشترین هەڵبژاردەی ساڵ، ڕۆبێرت لێڤاندۆسکی کاری خێرخوازی، کریستیان ئێرکسن گەڕانەوەی سەرکەوتووانە، کارلۆس ئەلکاراس گیانی وەرزشی، کاسرین دیبرۆنەر خاوەن پێداویستی تایبەتی ساڵ، شیلی ئان باشترین خانما وەرزشکاری ساڵ، تیم ئاپ باشترین تیمی وەرزشی.